لە هەرێمی کوردستان ڕووداوەکانی خۆکوشتنی پیاوان بە بەراورد بەژنان زیاتر بووە بە تایبەت لە سنووری ئیداری ڕاپەڕین. هاوڵاتیانیش باسەوە دەکەن خۆکوشتنی پیاوان پەیوەستە بە ناسەقامگیری ڕەوشی سیاسی و ئابووری کۆمەڵایەتی کە ئەمانە هۆکارن بۆ توشبوونی پیاوان بە نەخۆشی دەرونی کە زۆربەیان بەو هۆیەوە کۆتاییان بە ژیانی خۆیان هێناوە. هۆکارەکانی خۆکوشتن دەگەڕێتەوە تەنها بۆ دوو خاڵی سەرەکی. یەکەمیان دوورکەوتنەوە لە دینەکانی ئیسلام. خۆکوشتنی پیاوان زیاتر دەگەڕێتەوە بۆ ناسەقامگیری بازار، ناسەقامگیری دۆخی دارایی و ئابووری و ئەو ڕووداوانەی لە ئەنجامی کەڵەکەبوونی قەرز و کۆبوونەوەی پارە و سامان لای چەند کەسێک و لەناکاو لە ماوەیەکی کورتخایاندا لە بینچوون و لە ناوچوونی ئەو سەرمایە. ڕێنمایی کارێکی دەرونی دەڵێت تێکچوونی باری دەرونی و حاڵەتی خەمۆکی تند و کێشە کۆمەڵایەتی و ئابوووریەکان هۆکاری سەرەکی خۆکوشتنی پیاوانن. توانین بڕێن یەک لە هۆکارە گرینگەکان کە ئەوانەیە کە باری دەرونیان تێکچووە هۆکارێکی دەرونیە، ئەوەی کە شڵەژانی دەرونی و حاڵەتی خەمۆشی توندیان هەیە ئەوانەی کە پەنا بۆ خۆشتن دەبن. هۆکارێک تر کە هۆکاری سەرەکی لە ئەمڕۆی ئێستا هەرێمی کوردستان بریتێ لە هۆکاری ئابووری. ئەو بارگریاری قورسی کە ڕۆژ بە ڕۆژ لەسەر خێزان و پیاوان بە زیاتر هەیە و ئەو پیاویستیانەی کە ڕۆژ بە ڕۆژ پیاویستیەکان ڕوو لە زیاد بوونە، هۆکارێکی تری ئەوەیە کە تاک پەنا بە خۆکوشتن بەرێت. وتەبێژی بەڕێوەبەرایەتی پۆلیسی ڕاپەڕین ئاماژە بەوە دەکات لە ساڵی 2022 لە سنووری ئیداری ڕاپەڕین ڕووداوەکانی خۆکوشتنی پیاوان زیاتر بووە لە هیژنان. کەسێک کوژرا بێ لە بەرەوەی ساڵ 2022 بە بەراورد لەگە ساڵ 2021 لە 2022دا ڕووداوەکانی خۆکوشتن کەمیان کردووە کە سێ ڕووداوی خۆکوشتن کەمی کردووە و بە هەمووشی دەکاتە 21 ڕووداوی خۆکوشتن واتە بەرەو ساڵەکە 17 لە ڕەگەزینێر 4 لە ڕەگەزی مێ و دیارە ڕێژەی ڕەگەزینێر زیاتر خۆی کشتووە لە سنوورەکە. ئەمە هۆکاری خۆکوشتنەکانیش دەگرێتەوە بۆ سێ هۆکار. یەکەم هۆکارێکیان کە پەیوەندی بە کێشەی دەرونی کەسەکەوەیە، هۆکاریی هۆکاری دارایە ئەو کەسەکە زاری واکەوتە ژێر قەرزوبارێکی زۆریان کێشەی دارایی هەبوو بەداخۆ خۆی کوشتووە و هۆکاری سێمیشان هۆکاری کێشەی کۆمەڵایەتی زاری وا کەسێک بۆتە هۆکاریەوەی کەسێکە خۆی بکوژێ بۆم بە سەرجەستەکانی لە کۆڵنەوە کراوەتەوە. ڕۆژ بە ڕۆژ ڕووداوەکانی خۆکوشتن لە هەرێمی کوردستان ڕوو لە زیادبوون دەکات. بە تایبەت لەم ساڵانەی دواییدا حاڵەتەکانی خۆکوشتنی پیاوان ڕووی لە زیادبوون کردووە. بە جۆرێک لە ساڵی 2021 لە سنووری ئیداری ڕاپەڕین 12 کەس خۆیان کوشتووە کە 11یان پیاون. لە ساڵی 2022دا ڕێژەکە دابەزیوە کە 9 حاڵەتی خۆکوشتن تۆمارکراوە، 6 کەسیان لە ڕەگەزی نێرن. ئەمیر حەسەن، وێزگە نیوز، ئیداری ڕاپەڕین.